الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ابن القيم كتابه هي بناوي زاد المعاد. زاد المعاد ابن القيم سفر أكابو حج كجاوي واشتراكي لا يكي خويتي هدانيش لا يشي برأكا لكتاب مبارستاي قرصاي خوي بوي سنتري راقري لو سفري حاجة كتابك أنو سي نزيكي بيانج مجلدا سيرتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم بشيوازي كي نوي فقهي دا أمزرين. كتابك زور نيابا بابتك زور گرنگی تیه لو كتابا باسی او هوکاران اکا کدلی انسان اکاتو، باسی او هوکاران اکا کدرونی انسان آرام اکا. همو انسانیت دوی الله بدوی سعادته دی سعادت بچن خالق دزگیری انسان ابي بغيري اوان دزگیر نابه. یکم شتێک کە ئینسان خۆشحاڵ بێت و دەرونی استقرار کە ئارامی ڕووبکاتە ناخی ئاسایشی ڕۆحی بۆ دروست بێ بریتێ لەو هیدایەتە جوانەی کە خۆی گەورە هیدایەتی ئەدەوێتە ناو دینەوە. ئەو تەوحید و خوا بەیەکزانی و دینداری کە ئەیکا بەڕاستی استقرارێکی گەورە لە دەرونیا دروستەکە. گەورەترین هیدایەت بريتي لهداية إسلام. أفمن شرح الله صدره للإسلام يعني آياتي كتير أفرمي فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام. كابو السنجي إنسان ضلي إنسان روحي إنسان آرام أبي أكريته ولا مسلمان بنيا. رحمة إخواني ابن القيم بأفرمي فالهدى والتوحيد من أعظم أسباب شرح الصدر. أفرمي هداية توحيد خوابيك زاني لعقيدة وديندارية لقورترين هو كاركاني آرامي إنساني مسلمان. دو لدواي أويك إيمانة هنا هر مجرد أماني شايتو ما نقبيني وإيمان بيني خوان نوريكي تايبت أخاتنا وضلطو أم نور تايبتك رب العالمين أخاتنا وضلو دروني إنسان وضلي إنسان زور آرام أقري حتى أو نور بهستر به زيادة ضل آرامي قرتو حتى شو عقيدة التوحيد بروبومي هي بروبوما كي بريتي لإحسان. طبعا لو شيء إنسان برسيار كابلا شتيق لإيمان قورتر شيء لإيمان قورتر إحسان خو يعني إيمان بريتي لخوا بيكزاني بلام إحسان بريتي لخدا بيني كأنما تور لهمون لحظي طاعتا خدا أبيني بويا نوري خدا بيني لدلي إنسان زور آرام أكاتو. سيهم دانا علم چنك خواهي قورا علمي زياتر بي عطاك أو انددلو درون زياتر أبيتو. أقر خواه توفيقي داي توبكي بقريتو ولا إخواه أستغفر الله بزمان تابع روجك لرجان بيرت كدو عصيانت كردو بيوست بالتوبة هيا ضلنيا بالليو دروازيكي سرور آرامي بوتو دانراو. بوي أفرمي الإنابة إلى الله سبحانه وتعالى. إنابته قرانا ولا إخوة جل جلاله ركن أخوة إقبال لسر أخوة جل جلاله دروني إنسان زور آرامك مهما كان دروني تكشوية بقناه مهما كان آلوزي لنا خياها به إلا آرام أبيته وكاتك التوبة أكاتو أقرته. چنه ذكري زياتركي چنه زمانت باراوكي بذكر چنه بمطلقي بين خوت وخوا ذكر جيب جيئكي أم ذكرانا وها أكن آرامي ودل دروني تو أهل چاككاري لقل مخلوقاتي خوايا خلقي خوايا. طبعا موانا زين چاككاري بز لقل مسلمان أكره چاككاري لقل خلقي خوا هرهم ويا أكره لقل كافرة أكره لقل آجالك أكره لقل منالك أكره لقل يعني مسألة إحسان لقل خلقي خوايا زور قوري حتى لقل دارو درخته أكره كسيك أتش دارك أنرجي إحساني خوي جل جلاله جيب جي كردو خوشوي اسمان أفرمي إيمان أبيت بش بشق لبشكاني إيمان بريتي لوي نزمترين يعني بابلين بريتي لوي درك دا الله يشتغل لسر رجاي خلق رجلاي أبي هم بروبمي عقيدتي توي بروبمي إيماني توي بويا
هەرچەنێ ئیحسانی زیاتر لەگەڵ مەخلوقاتی خۆیان بکەی ئەوەندە زیاتر ئەو سرورە ڕوو ئەکاتە دڵی تۆ ئارام ئەبیتەوە. چەند بەغیرەت و پیا و شەهامەت و شەجاعەتە هەبێ. ئەفەرمێ شەجاعەت یەکێکە لەو شتانەی لە ئینسانە زۆر ئارامیەکە. چەند شەجاعتر بێ کەسێکە دڵی ئەوەندە ئارامترە. شەجاع بە معنای ئەوە نا ئینسان متەهەویر بێ، نا، بەهێز بێ، ئازا بێ. سعادەت زۆر گرنگە لە ئینسانی ئازایە دەرەکەوێ. لەوە ئەچێت لە نەزەری ئێمە ئێستا ئازا کۆمەڵی خاڵماندا نابێ ئەم کەسە ئازایە. نا، شەجاع ئەو کەسەیە نە ئەهێڵێ حەقەکان و حدودەکان لەسەر ئەم پێشێل کرێن، نە حدودی هیچ کەس تەجاوزەکە. ئەوە ئازایەتی لە شەریعەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەو کەسەی کاتی تووڕەیی نەفسی خۆی ئەگرێ، ئەوەندە پەروەردەیەکی بەهێزکراوە، ئەو کەسە تەواوە، ئەو کەسە بەهێزە، ئەو کەسە ئازایە. بۆی ئەفەرمێ یەکێک لەو شتانەی سەعادەتێکی زۆر گەورە بۆ دڵ و دەروون دێنێ بریتێ لەو شەجاعەت و ئازایەتی کە هەتە. ترسنۆکی ئینسان تووشی گرفتی زۆر گەورە ئەکە، دائیمە دڵی نەئارامە، تووشی قەلق ئەبێت و نا، ئینسانی موسڵمان زۆر شەجیع و ئازا. بۆیە لە فەرمایشتەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنا ئەگرێ بەخوا لە ترسنۆکی. اللهم إني أعوذ بك من الجبن. خوای پەنا ئەگرم بە تۆ لە ترسنۆکی. کەسی موسڵمان غیرەتێکی زۆر تایبەتی خۆی هەیە. ئەفەرمێ هەرچی صفاتێکی خراپ لە دڵی تۆ خۆتە هەڵی کێشەواتە تەسکیە و تەربیە خۆتێ کرد، ئیلا سرورێ لە جێگەیە دائنیش. هەر خراپەیە لە دڵی تۆیە هەڵکێشرا، سرورێ لە جێگەیە دائنیش. کۆتا خاڵ ئەفەرمێ کەم سیرکردن، کەم قسەکردن، کەم گوێگرتن، کەم تێکەڵی خەڵک، کەم خواردن، کەم خواردنەوە، کەم خەوی، هەموو ئەمانە کە زیادەکانیان دەروونت ئاڵۆزەکە، کەمەکانیان و ڕێککردن و تەرتیبکردنیان دەروونت ئارام ئەکە، تووشی سەعادەتت ئەکە. بۆیە لە فکری ئەهلی تەسەووفە هاتووەکە ئینسان حەتا وەکو نەظەراتی کەم کاتەوە. تا عولەما ئەفەرمون نەظەرمان هەیە بۆ حەرام، نەظەرمان هەیە بۆ مەکروه، نەظەرمان هەیە بۆ حەڵاڵ. فەرمویانە ئەبێ ئینسانی موسڵمان چاوی خۆی لە هەندی حەڵاڵ بپارێزی. حەڵاڵ یعنی تەسەوور کە لە فقهی ئیسلامیە باس کراوە ئینسان قەد لەسەر ئەوە لە ئادابەکانە باس کراوە نابێ سەیری پیسایی خۆی بکە. بۆچی؟ خۆ حەڵاڵە ئەگەر سەیری بکە، بۆی هەیبەتی چاوی پارێزراوە بێت. تەسەوور کە تا ئەو ئەندازە سەیری شتی مستەقبەح و پیس نەکە، هەر شتێکی پیس بۆی چاوەکانی پارێزراوە بێت، هەیبەتی چاوەکانی پارێزراوە بێت. قسەی زۆر، گوێگرتنی زۆر، تێکەڵاوی زۆر. ئیتر تێکەڵاویەکە لەوە چێت تۆ هەر تەسەوورکە بیتە ناو خەڵک. وەخوا تێکەڵاوی ئەمڕۆ ئەم ئالەتانە شەرعی نیشتە. مهم شتێک بێت کە تۆ وا لێ بکە لە خۆتت دوور خاتەوە، بتخاتە ناو مەیدانێکی ترەوە. ئەوە خواردنی زۆر، خەویش. ئەم دوانە ئیمامی غەزالی ئەفەرمێ خەو و خواردن ئولفەتی ئینسان. ئەکرێ ئینسان گۆڕانکاری زۆر گەورە لە خەویا بکە، لە خواردنیا بکە، ئەکرێ تەغییراتی زۆر گەورە دروست بکە لە حیاتی خۆیە. ممکنە ئێستا بە 12 ساعات خەو بەخوا گەنجمان هەیە 15 خەوێ. طبعا ئیمامی غەزالی ئەفەرمێ لە 8 بە 2 نەخۆشی، ئەبێ بچی بۆ لای طەبیب و حەکیم. 8 ساعات زیاتر خەوتی تۆ تەواو نیت، نەخۆشیەکەت هەیە، بچۆ بزان نەخۆشیەکەت چییە. ئەفەرمێ نابێ ئینسان لە 8 ساعات زیاتر تەجاوزی کردبێ. کەماڵی ئیسراحەتی ئینسان لە 8 لەوە زیاتر نییە. ئەفەرمێ ئەگەر 8ەکەش هەمووی بەسەر یەکەوە نەبێ، بە تایبەتی سەرەتا دوای نوێژی عیشا بڕێک ئینسان بخەوێ، ئەفەرمێ تەوزیعی کە کاتەکانی خەوتنی بۆی نەشاتاتی بۆ دروست بێتەوە. اینجا هەندێک یاسا هەیە لە گێڕانەوەی نان، گێڕانەوەی خەو. ئێمە ئەم طەبیعەتانەمان زۆر عەجایبە لە کووردا. کابرا ژەمێ نان ناخوا، ژەمی دوای وەڵێ بە قەزای کەمەوە، ژەمێ خەوی لێ نەکەوێت شەوی دووەم وەڵێ بەخوا کاکە شەوی پێشوو نەخەوت، ئەچێ قەزایەکات. کورە قەزا نییە لە نان خواردنەوە خەوە. بۆی ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئەگەر لێبێ یەکێک لە کێشەکانی سروری ئینسان زۆر خەویە. یعنی ئەگە زۆر خەوتی ئاڵۆزە بێ سرورت، ئەگەر کەم خەوتی سرور و ڕەحەتی لە دڵتا دروست ئەبێ. جاری وایە لە خۆ گەنجێک گەڵێ کاکە وەڵا ماوەسە ئەوەنە بێتاقەتم، ئەوەنە بێزارم لە ژیان. کورە کەم بخەوە، لە هەڵسە لە مەیدانی خەو واز بێنە. کورەم دینە هەموو شتێکی تەنزیم کردووە. وەرە دانشۆرنێکی تۆ دوێنێ هەنە سیواکمان تەوزیع کرد. ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان ئەوە کۆمەڵە موسڵمانی بینی کەسێکیان هاتە پێشەوە قسەی کردانی زرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دەموچاوی کە تووڕە و عاجزە و دەموچاویە دەرەکەوت. فەرمووی ئەی هاوار چی خەڵکێک ئەبینم بە کلسی دانیانەوە یان بۆ لای من.
ئایا دارێکیان دەست ناکەوێت عودێکیان دەست ناکەوێت دانەکانی پێ پاککەنەوە یعنی سیواک هەمچون سیواکە بۆیە ئەم ئەسبابانە ئیبن القەیم باسی ئەکا بۆ ئارامی ناخە کور ئارامی ناخ بە سفرە نییە چەند ماڵ هەیە سەفرەی پڕە نائارام ئاڵۆز کورە بە سەفرە و سیاحەت نییە جاری وایە لە خودی سەفرێکە سێرەکەی ماڵە چون بۆ سەیران لە سەیرانەکە شەڕیان نەبێ ئەگەڕێنێ ئەی بەخێر نیێتەوە سەیرانێک کردوتە باشە چی بە حساب سروری دڵە تەرتیب بکەی سروڕەکەشت تێکەوە لە خۆت و ماڵ و ناهاتوویتەوە زۆر شتی تر لە حیاتە سروری ئینسان لە ناوەوەی ناوە ئەم دەخاڵی کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ باسی کرد مەیدانی سرور و ئارامی و خۆشبەختی ئینسان و شەرحی سەدر و بەتایبەتی لایەنە ڕۆحیەکانی ئینسان لە ئیمان و تەوحیدێکی باش لە ذیکر و ئەوراد لە گەڕانەوە بۆ لای خوا لەو نورەی خوا ئیخاتە دڵت لە تەوبە لە عیلم لە ئەمانە هەمووی هۆکارانێکی زۆر بەهێزن بۆ ئینسان سرورێکی زۆر گەورە لە دڵ و دەرونیا دروست بێ خوای گیان ئێمە ئەم شەو هاتینە خزمەت کەلامی پیاوێکی زۆر گەورە بۆ ئەوەی چۆن لە مانگی ڕەمەضانە سرورێکت خسوەتە ناو دڵمان ئەم سروڕەمان دەوام پێ بدەی و دڵمان هەمیشە خۆشکە یا ڕەب العالەمین بەخوا پەروەردگارە یەکێکمان نەبوو نەمەکانی باران ببینێ و دەرونی ئارام نەبێ دەی خوای گیان ڕەحمەت و بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵ چۆن خۆش کردین بە نوری باران دڵمان ئاوا خۆشکە بە نوری ئیمان یا ڕەب العالەمین خوای گیان بەخوا ئێمە ئەزانین گوناهی زۆرمان کردووە هانامان هێناوەتە بەر ماڵی تۆ داوای لێبوردنت لێ بکەین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ڕەب العالەمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ڕەب العالەمین خوایە گوناه هەیە لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناه هەیە لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناه هەیە بە پەنهان کردومانە کەس نەیزانی و عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی شیفای خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە لە هەموو کەس زیاتر محتاجی بەڕەکەتین یا ئیلاهی بەرەکەت بخەرە کاتمانەوە بەرەکەت بخەرە ماڵ و مناڵمانەوە بەرەکەت بخەرە سەروەت و سامانمانەوە بەرەکەت بخەرە ناو بازاڕمانەوە بەرەکەت بخەرە ناو کار و کەسابەتمانەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەت بەسەر زەوی و زەرعاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر کانیا و بیرەکانمانە ببارێنە یا ئیلاهی کافران و بێدینان هەمومانیان تووشی دڵڕاوچێ کردووە ئەوەندە وتویانە ئەو کەم بۆتەوە بەڵام یا ئیلاهی هەمووی لە دەسەڵاتی توێ ئەو بەدەستی تۆیە یا ئیلاهی تۆ خۆت دەروەکانمان لێ بکەرەوە ئێمە هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا ڕەب العالەمین ئەوەی کە عیلم زۆر کادوتویەتی یا ئیلاهی بە لەحەظاتێکی کون فەیەکونێکی تۆ هەمووی هەڵوەشاوەتەوە تۆ خۆت بەهانای ئیماندارانەوە وەرە یا ڕەب العالەمین ئومەتی ئیسلامی و زەوی ئومەتی ئیسلامی پڕ خێر و بەرەکەت کە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ئیلاهی هەر هەڵە و بێئەدەبیە کردومانە بەرامبەریان خوایە عەفومان کە یا ڕەب العالەمین یا ئیلاهی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان دەنگمان لە حوزوریانە بەرز کردوێتەوە عەفومان کە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بمانگێڕە لەو عەبدانەی کە لە دنیادا لە دایک و باوکیان ڕازی ئەبی لە خۆیان ڕازی ئەبی بەهۆی دایک و باوکیانەوە تۆ لێیان ڕازی ئەبی یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت ئەو دایک و باوکانی وەفاتیان کردووە بێکەس و بێناز یا ئیلاهی ڕەحمەت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە بەزەیی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە گۆڕەکانیان پڕکە لە نور یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەوان بە تاق و تەنها و تووشی وەحشەت هاتوون یا ئیلاهی هاوار ئەکەین لە لای تۆ خوای تۆ خۆت بەرە ئەنیسی ناو گۆڕەکانیان یا ڕەب العالەمین یا ئیلاهی لە گوناهی تەواوی مردووەکانمان ببوورە لە گوناهی تەواوی مردووەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو مردوانەی بێناز و بێکەسن خەڵک لەبیری چوونەتەوە لە باو و باپیری خۆمان لە خەڵکی دەوروبەرمان لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرن ئەو گۆڕانەی بێناز و بێکەسن لە هەر سوچ و شوێنێکی ئەم جیهانە هەن خوایەت و خۆت زۆر دەوڵەمەندی و ئەمان زۆر هەژار چاوەڕێی دەست و دەمی مسلمانێکن دوعایان بۆ بکە یا ئیلاهی وا ئێمە دوعایان بۆ بەرزەکەینەوە ئارامی بەسەر گۆڕەکانیان ببارێنەوە لێیان خۆش بە یا ڕەب العالەمین
یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببوورە. یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لە گوناهی دراوسەکانمان ببوورە، لە گوناهی هاوشاریان و هاوزمانانمان ببوورە، لە گوناهی خەڵکی کوردستان ببوورە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە. خوایە ئەم ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر شوێنێکا هەن، لە هەر جێگەیەکا هەن، لە هەر زەمانێکا بوون، هەر زمانێکیان هەبووە، هەر ڕەنگێکیان هەبووە، خوایە تۆ خۆت بۆ خاتی گەوری خۆت لێیان خۆش بە یا رب العالمین. یا ئیلاهی ئێمە بە ئومێدی شەوی قەدرەوە ئەم شەوانە زیندوو ئەکەینەوە، تو گەورەی خۆش شەوی قەدرمان بە قسمەت کە. یا ئیلاهی ئەم شەوی قەدری ئەم ساڵمان بکەرە باشترین شەوەکانی قەدری ژیانمان یا رب العالمین. یا ئیلاهی ئەو ساڵی کە بەسەرمانە دێ بیکەرە ساڵێک پڕ لە خێر و خۆشی بۆمان یا رب العالمین. خوای گیان بیکەرە ساڵێک مەیدانی خواناسی تایە بۆ ئێمە زۆر زۆر گەورە بێ. یا ربی خوای بمان کەرە چاکترین خواناسی ئەم ساڵە یا رب العالمین. چاکترین ڕزقی خۆتمان پێ عەتاکە، چاکترین لەشساغیمان پێ عەتاکە، چاکترین بەرەکەت و ڕەحمەتمان پێ عەتاکە، چاکترین علممان پێ عەتاکە، چاکترین ئیخلاسمان پێ عەتاکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بیکەرە چاکترین ساڵەکانی ئارامی دەروونمان یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم موسڵمانانە هانایان هێناوەتە ئەم مزگەوتە، بەخوا دڵیان پڕ لە دوعا یا ئیلاهی، بەخوا ئەمانە ئەم سرە بەرزە جوانەیان نەوی ناکەن لە سوژدا تەنها لە پێناوی تۆ لە بەردەم تۆیان نەبێ. یا ئیلاهی ئەمانە پشتیان نەوی ناکەن و ڕکوع نابن تەنها لە حوزوری تۆیان نەبێ یا رب العالمین. یا ئیلاهی ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ بارەگای تۆ نەبێ. ئەزانن بارەگای تۆ لە هیچ کەسێکدا ناخرێ، لە کەسی عاسی و خراپەکاریشدا ناخرێ. و ئێمەش ئەم شەوە هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی، ئەم عەبدانەی کە لێرە کۆبوونەتەوە، ئەو عەبدانەی کە سەیرمان ئەکەن و ئاگایان لێمانە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت ئەگەر بێ حاڵ و ماڵن ماڵداریان کە، ئەگەر بێ مناڵن مناڵیان پێ عەتاکە، ئەگەر بە مناڵن مناڵەکانیان ساڵحکە. یا ئیلاهی ئەگەر کەم ڕزقن ڕزقی حەڵاڵیان زیاد کە، خۆی ڕزقی حەڵاڵیان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەگەر قەرزان قەرزی سەرشانیان سووک کە، خوای گیان شیفا بۆ نەخۆشیەکانیان بنێرە. یا ئیلاهی نەخۆشی مادی و معنەویان شیفا بدە یا رب العالمین. یا ئیلاهی ئەمانە هاتووەتە ماڵەکەی تۆ دەستی زەلیلیان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوەندە حەڵاڵیان بدەرێ محتاجی حەرام نەبن یا رب العالمین. یا ربی خوایە ئەوەندە حەڵاڵیان بدەرێ محتاجی حەرام نەبن یا رب العالمین. یا ئیلاهی تو گەورەی خۆت هەر کەسێکمان تاوانبارە گوناهبارە لە گەوزاوی گوناه ناتوانێت دەرچێ، بەخوا پەروەردگارە ئێمە هەندێک جار ئەبینە ئەسیری گوناهەکانمان، شەیطان لەلایەک، نەفسی بەدکارمان لەلایەک، زەمن و زەمینەمان لەلایەک، ئیعلامی پیس و بەد لەلایەک، کافران و بێدینان لەلایەک، شەیاطینی ئینس و جن لەلایەک، هەموو هێرشمان بۆ ئەهێنن بریندار بوون لەناو گوناهەکانە. یا ئیلاهی هەندێک جار توانای هەستانەوەمان نییە، بەڵام یا ئیلاهی تۆمان هەی پشتە پێ بەسین هانات بۆ لابێنین، تۆ خۆت بەرزمان کەرەوە یا رب العالمین. مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. لەم گەوزاوی گوناه ڕزگارمان کە یا رب العالمین، تەوبە بە قسمەتمان کە یا رب العالمین، بە صالحەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابمان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گوناه لە پێشامان ناشرین کە، گوناه لە دڵمانە ناشرین کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیمان و خواناسی و دینداری لە دڵمانە شیرین کە یا رب العالمین. یا ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ بەخوا بە ڕەجایەکی زۆر گەورەوە هاتوون. یا ئیلاهی دڵی هیچ کەسێ لە عەبدەکانت ناشکێنی، دڵی ئەم عەبدانە مشکێنە یا رب العالمین. ئەوەی کە ئەیانەوێ پێیان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین، ئەوەیان کە مێشکی مەشغوڵ کردوون یا ئیلاهی پێیان عەتاکە یا رب العالمین، ذهنیان صاف کەرەوە بۆ دینداری و خواناسی یا رب العالمین. یا ئیلاهی هانامان هێناوەتە بەردەم دیوانی تۆ، تەقە لە دەرگای تۆ ئەدەین بە یا ڕەحمان و یا ڕەحیم، بە یا مەلیک و یا قودوس،
خوایە هانامان بۆ لای تۆ هێناوە بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت قبوڵمان کە یا رب العالمین تاعەتەکانمان قبوڵ کە کەم و کەسی تاعەتەکانمان پڕ کەرەوە نوێژە کرچ و کاڵەکانمان لێ قبوڵ کە ڕۆژوە کرچ و کاڵەکانمان لێ قبوڵ کە زەکات و سەرفیترەکانمان لێ قبوڵ کە قورئان خوێندنەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە بەخوایە ئیلاهی زۆر کات هەبوو بەسەر قورئانەوە دانیشتین و خەیاڵمان ڕۆشت ئەزانین یا ئیلاهی هەڵەمان کردووە ئەزانین یا ئیلاهی ئەوایە ڕۆح و دڵ و جەستەمان هەمووی لە پێناوی تۆیە سەرف کردایە بەڵام یا ئیلاهی ئیتر ئەوە ئێمەی لاوازین و هاتوونەتەوە بەردەم دیوانی تۆ ئەزانین کە تۆ دەرمان ناکەیت و عەفومان نەکەی وا هانامان بۆ لای عەفوی تۆی هێناوە یا عەفو بەخوا تۆ عەفوت زۆر پێخۆشە ئەزانین عەفومان ئەکەی دەیا ئیلاهی عەفومان کە و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە و قبوڵمان کە یا رب العالمین خوای لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە یا رب العالمین یا ئیلاهی ئەگەر ئێمە شایستەی ئەوە نەبین دوعاکانمان وەربگیرێ بەخوا ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەگەر کردەوەیکی صالحمان نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە بەڵام بەخوا پەروەردگارە خاوەنی مەحەبەتێکی زۆر گەورەین لە دڵمانە بۆ تۆ یا ئیلاهی بە مەحەبەت دوعاکانمان بەرزەکەینەوە بە دڵ دوعاکانمان بەرزەکەینەوە دوعاکانمان ئاوێتەی خۆشەویستی تۆ ئەکەین یا ئیلاهی و بەرزی ئەکەینەوە بەخوا پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ خۆشەویستیمان بۆ پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەیە یا ئیلاهی ئەگەر چی بەدڵ هەندێک جار ئاگامان لێ نەوە بێ بەخوا زمانمان کە باسی پێغەمبەر کرابێ یەکسەر وتومانە صلی الله عليه وسلم دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەم خۆشەویستی دڵمان بەم عشقەی دڵمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم ئاوێتەی یەمان لەگەڵ ئەو خۆشەویستە هاوارت بۆ لا ئەهێنین یا ئیلاهی ئەم دوعا و نزولانەمان قبول کە یا رب العالمین ئەم زەلیلیەمان لە بەردەم تۆ یا قبول کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەیەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە تاک تاک ناوەکانمان بێنە ناوی مزگەوتەکەمان لە حوزوریا بێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت سەڵات و سەلامەکانی ئێمەی پێ بگەیەنە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەیەنە بەخوا پەروەردگارە تۆ خۆت شاهیدی کە ئێمە پڕ بەدڵ ئەمانەوە براکانی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم بەڵام لە زەمەنی فتنە و فەسادەکان هەندێک جار دووریمان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریکە ئەمان سووتێنێ یا ئیلاهی هەندێک جار دووریمان لە سنەتەکانی ئەو شەرمەزاری کردوین بەرامبەر بە ئەو زۆر سنەت هەبوو پشتمان تێکرد یا ڕەبی تەمەڵیمان کرد یا ئیلاهی تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ناخ و خۆشەویستی و ڕۆحی ئێمە بگەینەوە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم یا ئیلاهی بەخوا ئەم عەبدانە هەمویان مشتاقی دیداری ئەون بەخوا پەروەردگارە چاک و خراپمان ئەگەر ساتێ لە دیداریا ببێ وا ئەزانێ هەموو سەرزەویی ئەوە بەخوا ئەمانە ئەم عەبدانن کە حەز ئەکەن نەفسی خۆیان لە پێناوی خۆشەویستە سەرفکەن ماڵی خۆیان لە پێناوی خۆشەویستە سەرفکەن بە نیدا و هاوارێکی ئەو هەمویان لە مزگەوتەکانە کۆبوونەتەوە جمعان بۆ هاوارێکی ئەو هەر هەمویان کۆ ئەبنەوە دەیا ئیلاهی هاوارت بۆ لا ئەهێنین ئەم خۆشەویستی دڵمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاد کە تطبیقمان بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاد کە پەیوەندیمان لەگەڵ ئەو خۆشەویستە بەهێز کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەم و گەورەی خۆت ئەم دوعایانەمان قبول کە خوایە ئەم دوعایانەمان قبول کە خوایە ئەم دوعایانەمان قبول کە خوایە بۆ خاتری گەورەی خۆت ئەم دوعایانەمان قبول کە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم دوعایانەمان قبول کە آمین آمین والحمد لله رب العالمين على أشرف المخلوقات سيدنا محمد الصلوات برزان أمشو شوي جمعة کە لە شەوە زۆر فەضیلەتەکان بۆ پەیوەندی ئینسان لە ڕووی ڕۆحیەوە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند سەڵەوات ئەدەی بەدڵ کە ئەڵێ اللهم صل یعنی خوای گیان هەرچی ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆتێ هەر هەمووی بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێن کە ئەڵێ وسلم یا وسلم یعنی خوای گیان سڵاوی من بگەێنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵات و سەلامی خۆت ببارێنە بەسەر ئەو خۆشەویستە یا رب العالمین جا ئەمشەو ئینشاءالله سەڵەواتی زۆر بدەن ئەو 10 دقیقە
چارەکەی کە ئەوەستین هەوڵ ئەدەین بە سەڵەوات زیندویکەینەوە کاتەکەمان دواتر نوێژەکانمان دەست پێ ئەەکەین. خوای گەورە لە گوناهی منیش ئەوژ ببوورێ، خوای گەورە لێمان خۆش.